بینایەکی کۆنی جێهێڵدراوە. تەواوی کەلوپەل و دەرگا و دیوار و بنمیچەکانی خاپۆر بوون. ئەم بینایە کرا بە یەکەی چالاکی خوێندنگەکانی پەروەردەی سلێمانی لە بەشی ڕۆژهەڵات. بەڵام دوای چەندین ساڵ لە پێشکەشکردنی چالاکیە جۆراوجۆرەکان بەهۆی ڕژێمی باسەوە بیناکە چۆڵ کرا و 42 ساڵە جێهێڵدراوە و دەرگاکانی قەفڵی لێدرا. زیاتر لە 40 ساڵە بینایە بەم شێوەی ئێستا چۆڵ کراوە ئەوە بۆتە وێرانەیەک. ئەم شانۆیە یا ئەم بینای چالاکی قوتابخانەکان زۆرترین و بە پێسترین بەرهەمەکانی هوەری لە بواری شانۆ و مۆزیکە لەم بینایە کراوە. ئەم بینایە لە سەردەمی خۆیدا چەندین چالاکی تێدا پێشکەشکراوە وەک چالاکی هونەریەکان لە بواری ئەدەبی و شانەوەی و میوزیک و شێوەکاری. ئەو چالاکیانەی لەم بینایەوە سەرچاوی دەگرت بەش دەکرا لەگەڵ هەموو شوێنەکانی دیکە. گەشەی ئەم شارە و چالاکی مامۆستایان مامۆستا ئازاد شەوقی یەکێکە لە دامەزرانی ئەو یەکەی هۆیەکانی فێرکردن. دواتر لە ساڵی 62 بە ئامادەبوونی ئەو مامۆستا جەلال عەزیز و سمکۆ عەزیز و ولیەم یۆحەنا و هەروەها مامۆستا ئازاد شەوقیش یەکەی چالاکی قوتابخانەکانیان دامەزراندووە و ئەمانە لە بینای جیاوازا بوون. بەڵام گەشترین کاتی چالاکی هوەری قوتابخانەکانمان لەم بینایی پشتمانەوە بۆ کە لە ساڵی 75 بۆ 82. دوای 42 ساڵ بەڕێبەرایەتی پەروەردەی سلێمانی لە هەڵمەتێکدا لە ژێرناوی هەڵمەتی نیشتیمانی نۆژەنکردنەوەی بینای چالاکی خوێندنگەکان داوا لە سەرمایەداران و هاوڵاتیان و بەرپرسان دەکات بیناکەیان بۆ نۆژەن بکرێتەوە تاوەکو جارێکی تر دەست بە چالاکیەکان بکەنەوە و خزمەتی کەرتی پەروەردە و خوێندکاران بکەن. ڕێزان محەممەد، کورسات نیوز، سلێمانی.